بەڵام بڕواتان هەبێ لە دەرەوەی ماڵی خۆت چ مشکلەیەکت هەبێ چ گرفتاریەکت هەبێ چ ناڕەحەتیەکت هەبێ ئەگەر هاوسەرێکی میهرەبانت هەبێ ئامێزێکی گەرمت بۆ بکاتەوە زەردەخەنەیەکی دڵسۆزانت بۆ بکە خۆشەویستی و ئەوینت پێ ببەخشێ منداڵەکانت بابەتگیان و دایەگیانت پێ بڵێن ساڵح و ڕوولەخوا بن زیرەک و خواناز بن خەریکی خوێندن و کار و کەسابەتی جوان بن لەگەڵ خەڵکا بە حورمەت بن ببیستەوە خەڵک بڵێ حی ڕەحمەت لە دایک و باوکتان بێ بە کوڕ و کچەوە بچنە هەر ماڵێکەوە مای بەرەکەتی ئەو ماڵەن واللهی تۆ ئەگەر نەبووبی ئەگەر نەداربی ئەگەر کرێچیبی ئەگەر خەمباربی وڵی خەمەکانت دەڕەونەوە بەرچاوت ڕۆشن دەبێ دنیا بە دڕکستان نبینی دنیا بە گوڵستان دێتە بەرچاوت ئەمەش بەس شێ دەکرێت بە ئەلله خوایە خۆت پێم ببەخشی ئەمە بەس بەخوا دەکرێت جا دەفەرمێ ئەزواجینا وەذڕیاتینا یەکێ لە زانایان بە ناوی ئیبن علان دەفەرمێ بدأ في الآية بالزوجة لأن في صلاحها صلاح الذرية یەکەم جار باسی هاوسەری کرد ئەمجا چاکبوونی نەوەکانی کرد یعنی ئەگەر دایک و باوک چاک بن واللهی تەسیری زۆر گەوریان هەیە لەسەر چاکبوونی نەوەکانیان خوا نەخواستە هاوسەران یەکیان یان هەردووکیان خراپ بن تەسیری خراپیان هەیە لەسەر پەروەردەی منداڵەکانیان لەسەر ناساڵح بوونیان کەواتە ئەگەر تۆ موسیبەتێکت هەبوو لە خێزانەکەتە باسی ئەومانگەر ئازارشکێنی یەکەم ئەوەیە بزانە موسیبەتی لە تۆش گەورەتر هەیە کاکە تۆ کێشەیەک لەگەڵ هاوسەرتدا هەیە خاڵەکە دیاری بکە ئەو خاڵانەی کە کۆکن لەگەڵ هاوسەر لەگەڵیدا بیان نووسە لەوە چ لە دە خاڵە هەردووکتان زۆر متتەفق من هاوبەش بن بەڵام لە یەک خاڵا کێشەی ناو خێزانەکەتان هەیە بیر بکەوەگە من لەگەڵ هاوسەرما یەک کێشەم هەیە خەڵک هەیە دوانی هەیە خەڵک هەیە نۆی هەیە خەڵک هەیە دەی هەیە بە ئەوەی من هەر هیچ نییە قابلی چارەسەرکردنە پێم خۆشە زۆر جار بە بەسەرهاتی ڕاستەقینەی ناو کتێبەکان نەگەوەی تەلەفۆنیان بۆ کردین و یەکێ بۆی جێڕامەوە ئەو قسانە لە ئێمە ئەعتیباری نییە لە پرۆگرامی کلیلاوە لە وتارەکانیشمانە ئەوەی پێتان دەڵێم هەمووی کتێبە هەمووی نووسراوە و ئێستا کتێبەکان لە بازاڕدا هەن و نووسەرەکان ئەلحەمدولیلا کە کاتی ئەم وتارە پێشکەش دەکەم و ئەم پرۆگرامە جەنابدان دەیبینن حالیان نووسەری ئەم کتێبانە هەردوو وەرجێڕ و نووسەر لە ژیاندان کتێبێکەیە بە ناوی ئەو کتێبە کتێبێکی یەکێک لە کتێبە زۆر باشەکانە کە دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی دکتۆر حەسان شەمسی پاشا لەو کتێبە بەناوبانگەی خۆیدا باسی ژنێک دەکا کە کێشەی هەیە لەگەڵ مێردەکەیدا ئەو ئافرەتە بەڕێزە کە تووشی کێشە بووە لەگەڵ مێردەکەیدا خۆی باسی دەکا و دەڵێ بەهۆی هەژاری و نەداریەوە گرفت لە بینی من و هاوسەرمدا دروست بوو جا زۆر جازانیان قسەیەکی جوانیان هەیە دەڵێن کە هەژاری لە دەرگاوە هاتە ژوورەوە پەنا بەخوا هەژاریەک کە هەموو شتێکت لەبیر بەرێتەوە کاکە جار هەیە تۆ تەنها خۆتی ئەتوانی بەنانی وشکی ئیدارە بکەیت بەڵام کە خێزانت پەیدا بوو کە منداڵ پەیدا بوون منداڵەکانیش لە منداڵیەوە دەڵێ ڕەم بێت تا منداڵن مەسرفیان باشتر بێ بڕاوکە تا گەورەتر دەبن مەسرفیان زیاتر دەبێت داواکاری زیاتر دەبێت میوانێکە دێ بانو عشت باز دەکا و مۆدیلاتی هەموو ڕۆژ دەکەوێتە بازاڕەوە ئافرەتیش تمۆحی هەیە حەزی پێیەتی بەشتی جوان وردە وردە کە هەژاری لە دەرگاوە خۆی بە ماڵەکان داکرد خوا پەناماندا لە هەژاری پڕوگەێنەر ئەڵێ خۆشەویستی لە پەنجەرەوە دەڕواتە دەرەوە کە هەژاری هاتە ماڵەوە خۆشەویستی لە پەنجەرەوە لە بینی ژنومێردا ئەگەر زۆر بە ئیمان و پڕخۆشەویستی و ژیر و تێگەیشتو نەبن خۆشەویستیەکە لە بەنێوانی ئەو ژنومێرد و منداڵەدایە ئەڕواتە دەرەوە